حکمی قوربانی خۆشەویستەکانم زانایانمان دوو ڕەئیان هەیە. زۆرینەی عولەمامان ئەفەرمن سونەتێکی مؤەکەدەیە و ئەگەر ئینسان هەیبێ نابێ درێغی لێ بکا. ئەمە مەذهبی زۆرینەی عولەمایە و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم هەرگیز تەرکی نەکردووە، وەکو لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە قوربانەکانە هەر لە وتاری جەژن دابەزیایە، ئەوان لە دەرەوە نوێژیان نەکرد، نوێژی جەژن هەر لەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو بەرانەکەی خۆی ئێهێنا، دوو بەرانی شاخداری بازوو کە لای چاو دەوروبەری چاو دەست و پێی بەرانەکە ڕەش بوو، باقی سپی بوو، لەوەیە سەری ئەبڕی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چقۆی بۆ تیژە کرد و سەری ئەبڕی بەبەر چاوی مسلمانانەوە. ئەو یەکەم کەس ئەبوو ئەی فەرموو بە ناوی خوایە لە من و یعنی لە من لە محەممەد قبولی بکەی و لە ئالی محەممەد و لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. زانایانمان ئەفەرمن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لە ڕیوایەتێکی ترا ئەفەرمێ لەوانەی کە قوربانیان نەکردو لە ئومەتی محەممەد معنای وایە فەرز نییە بەڵکو سنەتە. کۆمەڵێکی تریش لە زانایان وەکو حەنەفیەکان ئەفەرمن فەرزە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک بۆ ئومەتی محەممەد کردوێتی بۆ ئەوە بۆ فەقیرەکان ئەوانەی کە نیانە، بەڵام ئەوەی هەیبێ فەرزە بیکە. لەبەرەوەی خوای تەعالا فەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەر، بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ نوێژ بۆ خوا بکە و قوربانی بۆ خوا بکە، ئەمریان پێکا. على العموم بە کوردی و بە کورتی ئینسان هەیبێ حەیفە درێغی بکا و نەیکا ساڵانە. شەکێک بۆ خۆت و بۆ ماڵ و مناڵەکەت بکەی لای کەمەکەی، شتێکی مبارەک و چاکە و سنەتی پێغەمبەری خوا و پێغەمبەرەکانی ترت جێبەجێ کردووە.